بیابانەکانی سەماوەیە لە پارێزگای موسەنا کە سوکاریان فالکراوەکان بە بیابانەکەدا دەڕۆن بۆ سەرگۆڕی بە کۆمەڵی کەسوکارەکانیان. لەگەڵ گەیشتنیان بۆ سەر گۆڕەکان لە کاتژمێر 9 شەو دەنگی گریانی کەسوکاریان فالکراوەکان بیابانی سەماوە دەتەنێت. والله کەسوکارەکانمان باوکەکەم شانازیان پێواکەم سەهلەی شوێنن بەحسیەکان حتا ئیسەی لیان نەترسن قەت هەنینیان ناکەم هەر شانازیان پێواکەین ئەلەی شوێنە بینگەرەکمان بیبین وتمان هێشک و پێسکەکەیان بۆمان بێرن و هیچمان ناوێت. کەسوکاریان فالکراوەکان دوور لە هەرێم و بەو شەوە لەو بیابانە بەسەر گۆڕەکانەوە دانیشتون و وێنەی کەسوکارە ئەنفالکراوەکانیان بەرز کردوێتەوە. ئەوان سەرباری دووریان لە کوردستان و مانەوەیان لەو بیابانە چۆڵە هێشتا ئاسوودەن چونکە ڕووفاتی کەسوکارەکانیانی لێیە. کە گوڵکوی ئەزدەکانمان لێرن بۆ ئەوەیە کە ئەو ڕۆژە ئەوان کە بارکران و لە سژنەکانی تۆبزاون و لە سەلمان و ئەمان و هێنان بزنە چاڵکران لێرە بەبێ نان و بەبێ ئاو هێنران تەنانەت ئەوان نان و ئاویانشتە بوو ئێمە نان و ئاومان لەگەڵ خۆمان هێنا بەڵام ئەوان نان و ئاویانشتە بوو بۆیە ئێمە وتمان ئەمڕۆ لە ماڵ دەرەچین ساعت 5 بیان تا ئێستا هەمومان هیچ ناخۆین غێری ئاو نان نەبێت. الصلاة خير من النوم. شەو داهات و کات بەرەونیوە شەو دەڕوات بەڵام کەسوکاریان فالکراوەکان سەر گۆڕەکان جێناهێڵن و هەر لەوێش دەمێننەوە و دەخەون. لێرە کەسوکاریان فالکراوەکان لەسەر جەم ناوچەکانی کوردستان کۆبوونەتەوە. ئیدی ئەو گۆڕە بە کۆمەڵە بە ئێمە دەڵێتن ئەوە شاهدیمان بۆ دەدات کە حکوومەتی یەک لە دوایەکەکانی عێراق فەرقی بە خەڵکی بادینان، خەڵکی گەرمیان، خەڵکی دەڤەری بارزان نەکردووە. فیسەبیل لێرە دیار نییە کە فیسەبیل ئەو کووردە نەیگوتیە فلان کەس خەڵکی دەڤەری بارزانە و خەڵکی دەڤەری گەرمیانە و فیسەبیل ئێمە صاحب شۆڕەش و خەبات و شۆڕەش بووینە بۆیە ئێمەی کورد ئەنفال و جنووسایت. دنیا تاریک و لێڵەیە و ڕۆژ خەریکە هەڵدێت. لەگەڵ هەڵاتنی خۆردا کەسوکاریان فالکراوەکان دەچنە قەڵای نوگرە سەلمان ئەو جێگەی کە هەندێکیان لە سەردەمی ئەنفالدا لێرە زیندانی کراون و یادگاری تاڵیان لەم قەڵایەدا هەیە. من ئایلەکەم هەستەر ئایلە بووین هەمومان هاتینە ئەیرا و 250 نەفەر لەم ژوورە بووین 3 دانەمان لەم ژوورا بین هیچ هەوایەک لێمانی نەدا هیچ هەوایە داخراو بوو لە دیوی ئەو پەنجەرەیە و تەنکی ئاوی بۆماندا ناوی سوەندەکەی لەو پەنجەرەوە کردیەوە ژوورۆ و ئەو پەنجەرانە هەمووی جامی پێوەی و ئیتر ئەوە سەر ئاو حمامان بوو ڕۆژانە 3 سەمونیان پێمانەدام سعات 12 نیوەڕۆ بۆ سعات 12 نیوەڕۆ هەر ئەو ئاوە گەرمەمانە خوارد و سەرباری تێپەڕینی 20 ساڵ بەسەر ڕووخانی بەعزدا بەڵام ژمارەیەکی زۆر کەم لە ڕووفاتی ئەنفالکراوەکان هێنراوەتەوە بۆ ناوچەی بارزان و چەمچەماڵ و گەرمیان. هێشتا ڕووفاتی هەزاران ئەنفالکراو لە ژێر لمی ئەم بیابانەدا ماوەتەوە و دیار نییە کەی دەردەهێنرێت و ڕەوانەی کوردستان دەکرێتەوە. دڵشاد ئەنوارە، دەنگی ئەمریکا، سەماوە.